لەگەڵ بەڕێز ئازاد مستەوفی ڕۆژنامەنووسکە لە فەڕەنساوە لەگەڵمان دایک گفتوگوی زیاترەکەین سەبارەت بە خۆپیشاندانەکانی فەڕەنسا. بەڕێز ئازاد مستەوفی سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش پێتان وایە ئۆپۆزیسیۆنی فەڕەنسی دەیەوێت سوود لەم ناڕەزایەتیانەی هاوڵاتیان وەربگرێت و لاوبژانەکانی داهاتووە لە دژی سەرۆکی ئێستا بەکاری بێنێتەوە؟ منی سڵاو ڕێزم هەیە بۆ بەڕێستان و هەروەها بینەران ئەوەی کە گرنگە هەتا ئێستا ئۆپۆزیسیۆن توانیوێتی بەشێکی بەرچاو لە پەرلەمانی فەڕەنسا بۆ لای خۆی ڕابکێشێت، بەڵام خواستی سەرەکی خەڵکی خۆپێشاندەر ئەو خەڵکی کە مانی گرتووە ئەمەیە کە ئەم یاسایە مەکرۆن بە هەر جۆرێک بووە داوای پاشەکشێ بکات و ئەم یاسایە نەچێتە بواری جێبەجێکردن. دیارە من بۆ بینەرانی ئێوە ئەمە باس بکەم کە خۆی لە سەرەتای هەڵبژاردننی سەرکۆماری کە هەر کاندیداتۆرێک دێت پرۆژە و پلانی خۆی پاسەکات، مەکرۆن لە پرۆژەی خۆی هێنابوو تەمەنی خانشینی لە 62 زیاکا بۆ 65 تەنانەت کات پرۆژەکە چوومان 65 چوو ئەم دوای بە 64 قسەی لەسەر و هەموو ئەو بوارە یاسایی کە ئەبێت لەم جێبەجێکراوە. ئەمەی کە ئێستا ئێمە لە فەڕەنسا ئەیبینی بەرهەمی ڕاگەاندنی سندیکای کرێکارانە، بەتایبەت سندیکایەکە یەکێتی گشتی کارکە لە فەڕەنسا زۆر بەخۆتە و توانیوێتی زۆربەی شارەکانی فەڕەنسا لە زۆربەی سندیکاکانی تر هاوپەیمانی بن بۆ ئەوەی کە خۆپیشاندان درێژەی هەبێت و مانگرتن بگاتە دەیەمین ڕۆژی خۆی مانگرتن لە زۆربەی سەکتەر ئابووری وڵات کاریگەری خۆی دانا. هێژایە ئازاد بڕیارە ڕۆژە پێنجشەمبێ خۆپیشاندانên سەروی ملیۆنی لە پاریسێ و چەند باژارێندی بهێنە ئەنجامدان بوو vekşandin ya vê yasayê radkirinê ji bilî radkirinê vekşandin temam helweşandinê ji hêleke din behsa îstîftaekê serjimêriyekê têkirin. Sibehî jî Macron li ser mijarê diaxivîtin. Bi re'ya hewe ev topeya niha di meydana Macron da dikare di berjewendiya desthelata xwe de yek alî biket yan jî dê dîsa forsetekê dî ji bo qazanca zêdetir opozîsyonê bihête pêş. من زۆر بە سەرکەوتووی نازانم کە ئۆپۆزیسیۆن بتوانێت دەنگی خۆی بەر مەکرۆن زیاد بکات، چونکە تا ئێستای لەگەڵا بێت بێژگە هەندێک سندیکای چەپ و سۆشیالیست ئەوانی تر پشتیان نەگرت ئەوەی ڕاستی بێت دۆخی ئابووری فەڕەنسا بە تایبەتیکەتی ئەوروپا بەگشتی بەنەوەیەکە کە بەپێی ئەو هەڵسەنگاندنەی کە ئابووری ناسەکان کردویانە تەمەنی خانشین یا ئەبێ زۆر یا ئەبێ هێزی کاری گەنج وڵاتانی بیانی بێن فەڕەنسا، چونکو تەمەن لە فەڕەنسا بەرەو پیریە ناچارن تەمەنی خانەنشینیە دیارە کاتی خۆشی 64 و 65 ئەمانە بوو، دوای کرا بە دوای مەکرۆن داوای کرد هێنایەتەوە بۆ 64 سەرۆک وەزیرانی پێداگرە ئەوەی کە ئەبێ حتمەن یاسایە جێبەجێ بکرێت پێتە سەر 64 و زۆریش ئەچێ لە ئەمان هەندێ محافزەکار پێن پشتی مەکرۆن بگرێت. پێتان وایە تا چەند ئەگەر هەیە ئەم خۆپیشاندان و ناڕازایەتیانە لە ئەگەری گەورەتر بوونیان بگاتە هۆی ئەوەی کە ماکرۆن ناچار دەست بەر لە کارکێشانەوە بکات یان سەدنەوەی متمانە لە حکوومەتەکەی ماکرۆن؟ پشتیوان نابێت. باشە ئەگەرێت تشتێکی وەخان نەبیت بژاردەین لە پێشیە حکوومەتێ چنە ji bo razîkirina xwepêşanderan aya zêdekirina mûçe yan jî destbirine bû serjimêriyê. ئەمڕۆ سندیکەکانی کرێکاری ڕایانگەیان کە ئێمە باشتر ئەوەیە بتوانین هاوسەنگیەک دروست بکەین لە نێوان خواستی خۆپێشاندەران و هەروەها لە نێوان ئەو هەڵسەنگاندنە ئابووریانەی کە مەکرۆن باسی ئەکات. داوای ئەوان وەکە ئەگەر ئەکرێت باژی لە دەوڵەمەندەکان زیاتر بسێنن
هەروەها بەهۆی گرانی و مەعاشی خەڵک واتە سەرۆ ئەمە بەشێکە لەو داواکاریانی باسییان کردووە. من ئەمەی لێرە شتێک باس بکەم کە زۆر کاریگەرە ئاکانی ئەم خۆپێشاندانە و مانگرتنیە بەسەر فەڕەنسا ئەمە زۆر بینەر ئاگادار بێت لە ماوەی خۆپێشاندانان لە ماوەی ئەم دە ڕۆژمانکردنە بۆ هۆی ئەوەی کە گەشتیار بکات بۆ هۆی ئەوەی کە بەرەهێنا لە فەڕەنسا کەم بێت هەرزە خۆی لە داکشانداوە هەروەها بێت زۆردا ڕێستوران هۆتێلەکان ساشەست ئەمان تووشی زیان بەپێی ئەو ڕاپرسیانی کە کراوە متمانە بە حکوومەت کەمتر بووە تەنانەت مانگرتەکان گەیشتە ئاستێک و خانەیە کە دێ فەرشی سوور میوان لە مەتاب باشە هێژای ئازاد ئەگەری بەردەوامیاوان خۆپێشاندەران و سەدا 20 یا گەشتن فڕووکەوانی هاتنە ڕاوەستاندن سەدا 6 زرار بە هوتێل و مۆتێلان گەهشتیە دەمێکیدا و فەڕەنسا بسەری خوشی ڕوبڕۆی ئەنفلانسیۆنێ یا چ تێ چاوەڕێکردن درۆژێندا هاتیدا بکورتا سیژ کەرەمە چاوەڕێ ئەوە ئەکرێت بێگومان مانگرتنەکە درێژەی هەیە بەتایبەت مانگرتنی کارمەندانی پاک و خاوێنی کە بۆتە هۆی ئەوەی کە فەڕەنسا زڵێکی زۆر دەرگای ماڵان کۆبووەوە ڕوخسارێکی ناشت بە فەڕەنسا و دیارە زۆر بە شوێنە توریستەکان بۆ ئەوە نابێت کە خەڵک سەردان بکات بەڵام خۆپیشاندان درێژەی ئەبێت لەگەڵ دەوڵەتە پێ ئەچێت کە بگەنە ڕێکەوتنێک بەڵام دەوڵەت ناکشێتەوە خواستی خۆی. بەێ گەلێک سپاس بۆ هێژەیە ئازاد مستەوفی ڕۆژنامەنووس ژێ فەڕەنسای. سپاس بۆ بەڕێستان.